الحمد لله والصلاة والسلام على رسول الله. خۆشەویستانم خۆشحاڵم کە لە ئێوارانی ڕەمەزان بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە لە شوێنێکی جیاواز. خۆشەویستانم ئەم ئێوارەیە لە گوندی عسکەرە بین. گوندی عسکەر سەر بە ناحیەی ئاغجەلەرە. هیوادارم دیمەنەکانی ئەم ئێوارەیە ئەو بەرنامەی کە دروستێکن ئەم ئێوارە لە گوندی عسکەر شتێکی جیاواز بێ. کاڵین جیاواز واتە ئێوە شتێکی دیکەی جیاواز ببینن لەو بەرنامانی کە لە ڕابردووە کردومانە. خۆشەویستانەمە ئاماژە بە شتێک بدەم، ئەوشەوەیە کە ئێمە زۆر بیستومانە کە سەحابیەکان ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ 6 مانگ پێشەوەی کە ڕەمەزان بێ دوعایان کردووە کە خوای پەروەردگار بیان گەێنێتە ڕەمەزان. هەڵبەت ڕەمەزان جگەلەوەی کە عیبادەتی وەرگیراوی تیاکرێ، جگەلەوەی کە عیبادەت لە مانجی ڕەمەزانە چەند قاتە بێتەوە و ئینسان دەتوانێت لە ڕەمەزانە کە پابەند دەبێ بە ڕۆژوگرتن و بە عیبادەتکردنەوە خوای گەورە بیکا بە کەفارەتی نێوان دوو ڕەمەزان بۆی. جگە لەوەش گیانی هاوکاری لە نێوانی سەحابەکانە هەمیشە گیانێکی گەورە بووە، چونکە لە ڕەمەزانە زیاتر بەخشیوانە. یەکێک لەو بابەتانی کە لە ڕەمەزانە زۆر گرنگی پێدراوە ئەوەیە کە هاوکاری یەکتریان زۆر کردووە. ئەوەی هەژار بووە لە مانجی ڕەمەزانە هەژارەکەی ئەندازێک نەماوە، ئەوەی ڕوت بووە لە مانجی ڕەمەزانە پشت و پەرداغ بووە، ئەوەی کە بە جۆرێک لە جۆرەکانی احتیاجێکی هەبووە احتیاجەکەی جێبەجێ بووە. هیوادارم ئێمەش لە مانجی ڕەمەزانە جانی هاوکاریمان و هەروەها ئەوەی کە پێگوترێ بەدەمەوە یەکبوونی یەکتریمان زیادکەین بۆ ئەوەی کە خوای پەروەردگار ڕەمەزانەکەمان بۆ بکا بە چەند قات و هەروەها ئەو خێرانەی کە تایەکەین، ئەو چاکانی کە تایەکەین خوای پەروەردگار بە چەند قات لێمان وەرگرێ. هیوادارم ئەمڕۆ پێکەوە لە گوندی عسکەر ئێوارەیەکی خۆش ببینە سەر. فەرموو با پێکەوە بچین بۆ ناو ئاوایی. کاک حاجی جان سلام علیکم. علیکم السلام، بەخێر بن سەرچاوم. سپاس دەکەین خوا لە یاخوا بەخێر بن سەرچاوم. کە هاتین ماشەڵڵا جەنابتمان بینی هەڵە سوڕای الحەمدولله بە دەوری و پشتی مزگەوتەکە خوای گەورە پاداشت باتەوە بە زمانی بەڕۆژوەوە. ئەزمعین بە پشتیوانی خوا. ماشەڵڵا هەتا سیرکەی مزگەوتەکە زۆر لەبەر دڵانە و مزگەوتێکی زۆر جوانتان هەیە. خوا کردوێتی. خوا کردوێ پێ چێ مزگەوتەکە تازە شەڵە تازەی بەڵێ. با بزانین ئاوەدانی مزگەوتەکە وەگوتمان کە سەیری شکڵەکەیەکی هێتا بڵێ جوانە بە دڵنیاییەوە زۆر جوان ڕازێنراوەتەوە. با بزانین لە ڕووی ئاوەدانی و نوێژ و عیبادەتەوە زۆر باشە وەڵا لە چاو جارانەوە کە لە مزگەوتێکی درەوە ئێستا دوو ئەوەندە خەڵی زیادی کردووە. الحەمدولله ئەوەدان لە خۆ زیاد بەرەکەتی ڕەمەزانیش پێچێ زۆر دەمێک نەبێ مزگەوتەکە کرابێتەوە. سێ مانگ ئەو هاشتی شوێ. بەڵێ با بزانین گەنجەکانتان چەند زۆر باشن گەنجەکان. گەنجەکانمان لە پیرەکانمان چاکترن. جا خۆی ڕاستەکەی خەڵکی بەتەمەن یاخود بڵێن پیرەکان ڕازی بن لە گەنجەکان زۆر مهم. وڵای من گەنجەکان بە چاکتر زانم لەوانەیە کرد بە تەمەنی خۆمان. گەنجێکمان بینی ماشەڵڵا زۆر جوان بانگیە، یعنی ئەگەر بێت و بانگەکەی زۆر جوان بوو. بەڵێ لێرە بینیمان قورئان خوێنی باشتانەیە. قورئان خوێنمان زۆرە، بەس مامۆستایەکی دائیممان نییە تەفسیری قورئان بە تەواوی بزانێت. ینی قورئانتان بۆ ڕافە بکە و هەروەها ئامۆژگاری بکە. ئامۆژگارەکانمان کەمە، توش تۆ لە هەفتەیەکە چارێکی سەعات لە ساڵێکە ئەکات 12 ساعت. قسەکەت جوانە. باشە ئیمام و خەتیبی هینتان نییە کە دایمە لێرە بێت؟ دایمیمان نییە، بەس ئەو مامۆستا لە ئاغزەرە و دێ جمعان بۆ وەکات. خۆشمان تا ئێستا مەحاولمان نەکردو، پیاڕۆ ناپەرژێم ئەچین مەحاولێکمان کرد ئەمما مۆسایمان بۆ بکەن بە دایمی. کاک حاجی خۆ زۆر قورس نییە ئەگەر گەنجێک لەو گەنجانە ئەوان ماشەڵڵا خوێنەوارن، ئەگەر هەوڵێکیان لەگەڵ بدەن هانیان بدەن قەنەعەت وایە فێرە بنەوە. بەڵێ ئێستا خۆ نوێژ بێژێ ئەکەن قورئان ئەخوێنن زۆر باشن، بەڵام ئەگەر کەسێک بێ دوانسانێکمان بۆ بکا بە مامۆستایەکی تەواو باشترەکە. ڕاستە فەرموویت. با بزانم کەشوهەوای ڕەمەزان لە عەسکەرا چۆن؟ زۆر باشە لە خۆڵە زێر بێ. باشە.
حاجی خەڵکەکە بە چیەوە مەشغوڵن ینی ژیانە لەسەر چییە؟ والله بەسوکی مەعاشی هەیە قسمێکی حیوانداریەکە قسمێکی وڵاتداری ئەکا قسمێکی ڕزوباقی خێ هەر کەس بەشی خۆی ینی ئەگەر وڵاتداری بکات چیەکە چی لێرە هەیە ئەوەی کە خەڵواقی هەیە مەڕی هەیە ئەو شتانی لە لادی ئەکرێوان ناکات مەبەستە ڕەشە وڵات ئەڕز وڵاق بەز حیوان زۆرە حیوانی زۆر تێ ماشەڵڵا لله کەواتە وت کەش و هەوای الحەمدوللا ڕەمەزان زۆر باش ماش عیبی نییە کاک حەجی حسابەوەتان کردووە کە ئافرەتانی ژمافیان بەسەر مزگەوتەوە هەیە بۆی بێن ئەوانش سوود وەربگرن لە کاتی جەماعەتەکە خاصمان بۆ کردوونە من ئافرەت لەگەڵ پیاو لێک ناکەمەوە من ئافرەت لە پیاو بە زیاتر حسابەکەم باگە ئافرەت نەبێ پیا وجودی نییە ماشەڵڵا کە مزگەوتەکە زۆر سەرنج ڕاکێشێت زۆر خۆشیشەکە ئەوە دەبیستین کە الحەمدوللا ئاوادانە بە عیبادەت چونکە مزگەوت هەر چەندێک جوان بێ کاک حاجی ئەگەر عیبادەتیشی تیان نەبێ ینی وەکو وایە نەبێت ینی بەس شکر مادەم عیبادەتی زۆر قەڵەواڵغە ماشەڵڵا لە جمعە قەڵەواڵغە لە تەراویح قەڵەواڵغە ئافرەتان پڕ بن لێوانە ماشەڵڵا زۆر دێن مناڵ دێ زۆر ماشەڵڵا زۆر قەڵەواڵغە دڵتان پێی خۆشە خوا ئەمی بە ئێمە داود مای پێوە نەبێت سلام علیکم سلام و رحمة الله چۆنی قوربان سەر چاوەکانم پێشەشی بەناوی خۆم و هەموو گوندی ئەسکەرەوە بە خێراتنی بەڕێستان و کەناڵی پەیام و پێخۆشحاڵین بەسەردانکرد تا بۆ گوندەکەمان زۆر بەخێر بێن سەر و سەر چاوان بەخێر بێن یاخوا سوپاس دەکەین مەمنونی جەنابتانین سوپاسی لوتفتانەکەین بابزانم با لە تەمەنەکە بپرسم لە پێش بزانم تەمەنە چەندە ڕاهی و حەزی ناکەم بزانم بەڵام هەر ئەبێ بیڵێ من موالیم 55 بەڵێ دیخوای گەورە سەلامەتت هەر لەم گوندەش لە دایک بوومە تۆ پێچێت هەندێک دنیات بینی بێ هەندێک بای خۆم بینیوە بەڵێ خوا مۆفەقت کە یاخوا ئەگەر ئاها بڵێن شتێکی خۆش یا ناخۆشت زۆر خێرابیرکەوێتەوە ئەنی جاری وایە کارەساتێک یا مەسەلەن بۆ نمونە شتێکی ناخۆش بە پێچانەوە جاری وایە شتێکی خۆش کە ئاوا ئینسانێکە قەت بیری ناچێتەوە شتێک لەو عمرەی کە کردوتە لەو تەمەنەی کە کردوتە هەیە بای ئەوە بکە کە قەت لە بیرت نەچێتەوە وەڵام مامۆستا دیارە تەمەن خۆشی و ناخۆشی تایە ڕەنگە ئەو تەمەنەی من بەڕێم کرد بێ جارێ بڵێن چەندین کارەساتی ناخۆشی تیا بووە بەڵام وەڵای خۆشەکان کەم بوون خۆشەکان کەم بوون بەڵام خۆشیش بوون بەلەزەت ئەوەی خۆش بوو بەڵام ناخۆشەکان زیاتر بوون بیرکەرەوە جاری وایە بۆ مەولودێک بووە بوو گواستنەوەیەک بووە ماسەلەم بۆ مناسبەتی ئاشتەوایی بووە سوڵحێک بووە ئەمێنێتەوە ینی ئینسان سەبا مسەرەتا بگەڕێەوە بۆ کاتی گەنجێتەکەی خۆمان با بڵێن لەبێنوێت دەست پێ بکەین شار نییە دیارە و کاتی کە ئێمە گەنج بووین دوو لە ئێستا ئەم هەموو ئامرازی پێشکەوتن و ئەمانە نەبوو خەڵکێکە لە دیەکە مەسلی بیان تا بوو گواستنەوەیە ژن ئەهێندرێ خەڵکی ئەو دیێ و دەور پشتەکەشی بانگێش ئەکرا کە بانگێژەکرا ئەیتر کۆمەڵێک ئەو کاتە گۆرانی بێژ و ئەمانەی هەبوون شای ئەکرا ویتن نانەدرا بە خەڵک و خەڵک بەڕاستی بیری لای مۆدیلاتی سیارە و خان و معاش و ئەمانە نەبوو بەڕاستی ئەو کاتە ژیانێکی زۆر خۆش بەلای منەوە خەڵک سادە ئەژیا خەڵک بەعام بە سادەی ئەژیا ینی بیری لەوە ناکردوانە ساڵێکی تر معاشی چەندێ زیاتەکە مۆدیلی سیارەکەی چەندێکە سەڵات چی لێدێ بیری تەنها لای شەو ڕۆژ و ژیانی ڕۆژانی خۆی بووە من شتێکم بەبییر دێ بە تەمەنی خۆم من شتێک وەیە باوکم کانگود لە الحەمدوللا ماوە کە ئانود لە فلان دەی دراوسێمان فلان کەس مردووە یا کەسێک مردووە ئەگەر ڕیشی بتاشایە لایەکی بتاشایە لایەکەی تری وازن جلیان ناژۆرت بە تایبەتی ئەگەر باتە و کەسێک لەو گوندا سەبا من لەوەی عرض بکەم کاتی خۆی لەم گوندەی ئێمە دیارە گوندەکانی کوردستان هەموو وابوون بە تایبەتی بابڕین لە پرسەکانە ئێمە مزگەوتمان هەبوو لە خوارەوە مزگەوتەمان نەبوو ئەو کاتە کە پرسەیەک هەبوایە هەتا 3 ڕۆژ خەڵکی خاوەنی تەعزیە زگەرێکی سرف ناکرد چایەکی سرف ناکرد ئێمە هەموو هەر کەسە خاوەن ماڵەکان لە ئاقار خۆی وەسینە نانیان بۆ ئەبردن بۆ مزگەوت ئەوەی میوان بوو دایانە بۆ میوانەکە ئەگەر میوانەکە کەم وایە خاوەن ماڵ لەگەڵ میوانەکەیان دانیشت ئەوەی کە زیاد دەبوو لە میوانەکان ئەو خەڵکی دیەکە بە تایبەتی گەنجەکان اختیارەکان دائنیشتن گەنجەکان دائنیشتن لەگەڵێنە ئەیان خوارد ئەنجا ئەمان لەلایەک دوای ئەوە تا 3 ڕۆژ تەعزیە 3 ڕۆژ بوو تاوەکو خاوەنی تەعزیە نەشکاندایە هیچ کەسێک نە لە ئافرەتان نە لە پیاوان بۆی نەبوو تەعزیە بشکێنێت دەبووە مەسەر من بۆ خۆم پیاوی جیرانمان بوو کوڕەکەی شەهید بوو یعنی دوای 3 ڕۆژ بەدەستی خۆم تراشم بۆ کرد
دەبووە یەشێک لە خەڵکی گوندەکە بچوایە تراشی بۆ خاوەن مردووەکە بۆ ڕئیسەکەی باوشێتی ئیتر کەسە نزیکەکەی بکردایە ئەو کاتە تەعزیە ئەشکا ئیتر هیچ کەسێک بۆی نەبوو لەو سێ ڕۆژەیە تەنها خەیری ئەو کەسانێکەوە ئیشی ڕۆژانیان هەبوو ئەچوونە دەرودەشتەوە باقیەکەی تر خەڵک پابند بوو بە تەعزیەوە ئافتە لە شوێنی خۆی پیاو لە شوێنی خۆی دەبووە ئەم سێ ڕۆژان خەڵکە پابندی تەعزیە بووە و هیچ یعنی شتێکی پێوە دیار نەبوو ڕادیۆڵکردن نەبوو تەرجیل نەبوو تەلەڤیزۆن نەبوو گۆرانی نەبووانە خەڵک هەتاوەکو نەخێر ئەو خەڵکە و ژێ لە بەلابەگە خۆی گۆڕێ ئەو خەڵکە پابند و بە تەعزیەکەوە بەڵێ با قسێکیش لەسەر ڕەمەزان بکەین جیاوازێکیش هەبوو لەگەڵ ڕەمەزانی ئێستاە با بزانین ڕەمەزانی ئەو کاتە هەر لە پارشەوکردن و هەستانی شێوازی پارشەوکردن و مەسەرەن تەپڵی لێدان و جۆری خواردن و اینجا ئێوارە ئیفتارکردن و ڕۆژوشکاندن هەموو جیاوازێکی هەبوو با بزانین ئەو جیاوازیانە لە گوندی ئەسکەرا چۆن ماوەستا جیاوازەکان زۆر بوو من تەمەن بە تەمەنی خۆم زۆر چەند دەورێکی ڕەمەزانم بینیوە لە فەسڵەکانە کاتی خۆی لە بینی ئەم سەماعەیە و ئەمانە خەڵک هەبوو لە گوندەکەیە سەرەتا سەڵایە نەکرد پیاوێکمان هەوو مەراسمایی ناو بخۆ ئافریکا چۆخا محەممەد و کۆمەڵی خەڵکی تر شەو ئەسو سەڵایە نەکرد کاتی ئەمە پارشەوە دوای ئەوە خەڵکانێتتر پیا بوون شەوانە تەنەگیان لێ ئەدا یان دەفێژان لێدا بە زۆی تەنەگەیشان لێدا بە کۆڵان ئەو کاتە ئەم دیی سەرەوە نەبوو ئەم دیێ لە هەفتاکان دروست بوو سەرتا بەس دیەکەی خوارە بوو چەند گەڕەشێک بوو پیاویش وەکو جەنابەت تەنەگەیشی بەدەستەواگرت و شەو ئەگەڕا تەنەکەی لێدا و ئەم خەڵکە هەڵەستا ئەمە بابەتی هەڵسانی خەڵک دوای ئەوە بابەتی پاشەوە کاتە وەک ئێستا ئەم خواردنە نەبوو معلەباتەکان نەبوو ئەم هەموو خواردنە چەور و بەرەزەتی ئێستا هەیە بەڕاستی نەبوو خەڵک ئەگەر ئافرەتان هەڵسانایە پارشەوێک لەسەر شۆربایەک یاخو کولیێرەیەک ئەویش پیانە گفت فەتیرە مەسەن هەر بەبێ هەڵاتەوە مەڵاتە ئەگەریشە ماسێکی هەبووە ئەوی زۆر بەکەمی خواردی پارشێ و ئەمانە بوو ئێوارانیش بە زۆری خەڵک لە مزگەوت فتاریە کرد ئەوی لە مزگەوت وایە هەبوو مەسەلەن فەردەیە قەسب هەبوو قەسبە ڕقەیەکیان پێ و لە شارۆیان هێنا یا خورمایەک من لە فکرم دێ پوشێ خورمای پیانە گوت حەلانەیە خورما 40 بۆ 50 کیلو ئەمەە ئەبوو بای دیناری ناڕەبێک بوو ئەیان هەر لە مزگەوتەکە دایانەنا ئێواران پیاوێکی وەکو جەنابەت گەنجێک زان پێت خۆشە بڵێ گەنجێک ئێستاوە نییە ئەمە ئیترەیدا بۆ ڕۆژوانانەوەیەکی تۆزە ئایانە خواردەوانی و بەربانگیان پێ کردوانی ویتر خەڵگە سووە ماڵی خۆی بەڵام ژیاوازی ئێستا سیرەکەی ئەلحەمدولیلا سێ مزگەوتەکانەوە هەمووی دەبە ئاوی مۆدیلات و ئەنواعی پاقلاوە و لەقوم و ئیتر خورمایی هەموو جۆرەکان و ئەمە لە لێران لە ماڵۆر تەبان سفرە ڕازیە دەتوانانی بە هەمان شێوە ژیاوازیەکی زۆری هەیە لەگەڵ و کاتێ کەواتە بە یەکشت بڵێ جیاوازەکە هەیە شت زۆرە ئەلحەمدولیلا هەرزانی فەرەحانی هەیە بەڵام قسەکە لەسەر ئەوەیە ئەی دڵی ئەو کاتە خۆشتر ویا ئێستا مامۆستا لە 100 ئەو کاتی من بۆ خۆم کە ئێواران ئەگە کولیێرەیەک و ئەوە خۆمان دەست بکەوتایە لەگەڵ ئەوەی کە ئێستا سفرەکە هەموو خواردنیشتە ئەوم بەراوە خۆشتر بوو لە بەرچی لەبەرەوەی دڵم مرتاح بوو کەسایەتی و کۆمەڵایەتی هەبوو جلێتی خەڵک ئاگای لە یەکتر هەبوو جلێتی خەڵک ئاگای لەوە هەبوو ژیرانەکەی چی هەیە و چی نییە بەڵام ئێستا بەڕاستی خەڵک ئاگای لە ژیرانەکەی نەماوە بەڵێ السلام ورحمة الله وبركاته بخير سپاس دەکەین مامۆستا بپرسیم بزانین جەنابەت لە عەسکەر لەدایک بەڵێ لەدایک بوو باوکشم لە عەسکەر لەدایک بووە بەڵێ چۆن هەر لە عەسکەر ماویتەوە یعنی چۆن زێدی خۆت ئاوا یا چۆنەڵێ مەسلحەت لێرەیە چییە مەوزوع من طبعا دراسەم لە کەرکووک و چەترەماڵ و ئاغزلەر تەواو کردو بە قۆناغەکانە دوای ئەوە ئەنپال هات بەسەرە 2 ساڵ عسکەر بووین ئەوەندە مشتاقی گوندەکەی خۆم بووم ئەوەندە مشتاقی گوندەکەی خۆم بووم حوتە ماڵ بوو وابزانم یان هەشتە ماڵ بوو هاتمەوە لەگەڵ مناڵەکانە ئیتر لەو ساکەوە ئەلێرم گەورە مەفەقەتکایەخوا موفق بیاخوا مامۆستا ئەزانین جەنابەت مامۆسای و بەڕێوەبەری قوتابخانەکەشیت ئەزانین کە تۆ بە پرۆسەیەکی دوور و درێژی خوێندنە ڕەت بووی و هەتا ئەم لەحزێشکم بڵێن وانە ئاڵیتەوە بەس جگە لە خوێندن هیچ و کاری تری چیت کردووە لە گەنجیەوە تاکو ئێستا وای فەلاحەتیم کردووە دوکانداریم کردووە ئیتر ئاژەڵداریشم کردووە فەلاحەتی چی کردووە گەنم و چۆ ئیتر میزگونۆک ئیتر ئەوانەی کە هەیە لە فەلاحەتیە چی ئیشێک زۆر ناڕەحەتە
والله دەستکەنی نسکونۆک زۆر ناڕەحەتە وڵی ئەڵێن ماندوو حەساوە نازانم دەستکەنینەوە بەڵێ بەڵێ ئەرە وەڵا وەلا ناخۆشە ئەرە وەڵا کردومە زۆر بەس مامۆستا جێرەش ناخۆش نی جێرەش من تەمەنم بچوو بوو کە باوکم دەیگوت بچوە سەر جەنجەڕەکە دوو پەڕەم لێ ئەدا یەکسەر خەوم لێکەوە دەیگوت ڕەسوڵ دابەزە بڵێ خۆخواانە قاسە بکەویتی تای خوار ئەوە کەوتە جێر جەنجەڕەکەەوە ئەرە وەڵا ژێرەوەشی هەمووی تەور و بەڵێ 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 باڵتەیە لەگەڵەوە شا خۆشیش بووە زانی ینی جەنجەڕی ئێرە بە دوای ئێستر و ئەوانەوە وڵی هەبوو ئەوەی تۆزێ دەوڵەمەند بووایە یەستری هەبوو ئەوەی فەقیر بووە بەکەر ئەیکرد بەڵێ زۆر باشە ئەی وتە ئاژەڵداریشم کرد ئاژەڵداریشم کردووارە وڵا حیوانمان هەبوو لە ینی لە قەدیم و حیوانمان هەبوو مامۆستا ئێستا کە هەندێک شتەڵی خەڵک بەلایەوە سەیرە ئەوش ئەوەیە لە لادیە خۆ خۆ دەزانی هیچ کەسێک زیاد نەبوو هەر کەسێک مناڵی هەبووە لە مناڵی لە ساڵیەوە تر دەبووە دەستکا بە ئیش و کاروشتووە یعنی ڕەنگە پیان سیر بێت تۆ خوێندوتە و لەگەڵیشە ئیشی لادێت لە هیچ ئیشێک نەگەڕاویتەوە حەچی هەویان وابی ئیشێکم کردووە یعنی ئێمە بەیانیان لە مەکتب بووین با بڵین لە هەفتاکان و هەشتاکانە پاشنیۆڕانی کتابەکان ماکردی جیرفانەوە ئەچین بەلای کاروبەرق باوکمان ئیناری بەلای کاروبەرق لەوێ ئەما خوێندەوە کاروبەرخەشمان لە لەوەڕان کەواتە ئەمە شتێکی زۆر باشمان هێن کرد وەختی خۆی ئەوە ئیشیش بکەیت ئەوە بشخوێنیت ینی هەردووچی بەیەکەوە بوو باشە بەراورد بە ئەو کاتە قوتابی ئێستا خوێنکاری ئێستا ئاستی چۆن زۆر زۆر دابەزیەوە زۆر زۆر یعنی ئەگەر یەکێک شەهادەیەکی شەش ئیعدادی هەبووایە یعنی هەندی زانکۆیەکی ئێستای ئەزانی بگرە زیاتریش بگرە زیاتریش هۆکاری دابەزینی ئاسی خوێندن تۆ بۆ چی چڕیت والله ئەم تەکنەلۆژیای موبایل و ئەمە سەبەبێکی ڕئیسیە من بۆ چوونی خۆم سەبەبێکی ڕئیسیە ئەم دەوام نەکردن و سێ ڕۆژ دەوام و سێ ڕۆژ نەدەوام و بێمەعاشی ئەو شتەش ئەوە هۆیەکی سەریشیە مامۆستا جەنابەت دڵنیام بە معلومات قساکەیت زانیاریت هەیە ئەنجا قساکەی ئەزدانی کە ئەم تەکنەلۆژیا چ کاریگەرێکی لەسەر پرۆسی خوێندن هەیە ئاها کەچی هێشتا پەروەردە هۆکارە دۆزێتەوە بۆی کە بە ئۆنلاین و نازان ئەلم بابەتانە بۆی زیاتر خوێنکارە مەسەلەن بۆ من ئاڕاستەکە بۆی کە بۆی لە شاشەی بەحساب زیرەک دووریا خاتەوە دیسان هۆکاریان بۆ دۆزێتەوە بۆی لە ناو شاشەکە بمێنێتەوە باشە ئۆنلاین بۆ ئێمە نەجاحەتی بە هیچ شێوەی نەجاحەتینی ئێمە ساڵان کۆبوونەمان بە دایکان وەکانە کرد ئەمانگوت بە هیچ شێوەی موبایل نەدەنسەر دەست مناڵ ئێستا ئەبێ باوکو دایکە ئیزیبار کراوە کە موبایلی بۆ بکڕێ و خەتی بۆ کڕێ ئێستا بۆ نمونە ئێستا کراوە تا ئەلکترۆنی لەم دێ ئێمە دوو خەتیتیان نییە یعنی قوتابی نازانێ بە چی بخێنێ ینی سەری لێشێەوە ئێمە ئێستا ئاسی قوتابی وای لێ هاتووە ئێمە لە ناو پۆلە ناتوانین وانەکە بە پێکین وەکو پێویست وەریگرێ وەری ناگرێ ینی مێشکی شتێکی تری دیایە پڕە لە ئەم شتانەی کە ئێستا ئەم تەکنەلۆژی و شتە خراپانە ینی زۆر دابەزیەوە ئاسی بابزانین مامۆستا لەگەڵ ڕەمەزانە چۆنی وەزەتان لەگەڵ ڕەمەزان زۆر باشین لەخوا بەزیە ئەهلی ئەم لێ بڵێم لە سەتان لە سەتان نەوەتونەوە مەگەرێکێ نەخۆش بێ بە ڕۆژوو نەبێ گشتی بە مناڵ و پیر و هەمووی بە ڕۆژوو لەخوا بەزیاد بێ گەنج زیینەتی هەر شتێکە کە دەستی بۆ بەرێ مەسەلەن بۆ نمونە چۆن شۆڕش گەنج مەسەلەن گەنجی تیاابێ ئەنی سەرکەوتووە بێ ئەزانی دینداریش گەنج زۆر لی جوانە بابزانین گەنجەکانی عسکرت گەنجی عسکر لەخوا بەزیێت لە سەتیان نوێژەکەن یعنی کاتی جەماعەت وەرە بزانە چەند ئەوانی تەمەنیان زۆر کە من لەویانە ئەوەیکی گشتی گەنجە لەخوا بەسیێت هەموو ئێوارەیەک هەستەکەی مناسبەتێکی تایبەتە ینی ئەڵی جێژنە یانێت ئێمە هەر زۆر ئەم ساڵ زۆر خەڵەباڵغن بەوەی مزگەوتەکە جاران دوور بوو تۆزیە چەپ بوو ئێستا لە ناوەڕاستی دەیەکەیە زیاتر خەڵک زیاتر دێت هەرەوەڵە ماشەڵڵا مزگەوتەکەشتان زۆر لەخوا بەزیاد لەخوا لێ من نەستێنی وەرە ئینشاءڵڵا تەمکینی زیاد سەلامەتی مامۆستا خۆشەویستان
لە بەرنمەکانی ڕابردوو بە تایبەتی بەرنامەی ئاوادان بێ زۆر پیانەوتم کاکە تو ئەوە شیرینی مەدە بە مناڵ خراپە باوەڕم پێ بکەن لە ئێوارانی ڕەمەزانە زۆر بیرم کردەوە جگە لە شیرینی چی دیکە بدەم بە مناڵ بەڵام هیچ شتێکی وەهم دەست نەکەوت کە هێندەی شیرینی باش بێت و ئەوەندەش مناڵ حەزی لێ بکە بۆیە ناچار ئەم جارە دیسان هەک بەکەم پڕ کردەوە لە شیرینی و ئەتر شوێن بە شوێن لەگەڵ خۆمایی جێڕم وەرن کاکە وەرن ئافرین ئافرین جا ئەمە یاسایەکی هەیە با یاساکەتان پێ بڵێن ئەبێ سەیری ناوەکەی نەکەی ئەبێ سەیری ناوەوە نەکەیت دەستی تێکەی هەرچێک بە دەسەوە هات بیبێت باشە ڕازێ بن چێ حەزەکە یەکەم کەس دەستی تێکە ئاخر ئەو زوو دەسیڵ بن دەی وەرە دەی دەیاڵە دەی تۆش دەی تۆش دەی وەرن دەی وەرن دەی تۆش وەرە وەرگرت دەی تۆ دەی وەرە دەی تۆش وەرە بە قوربانم وەرە دەی چێ ماوە دەی وەرە ئای چێتر ماوە ناوت چێتەوە ماریا چۆنیت حەزەکەی چیت بدەمێ ماریا ئەگە سەیری کامێرەکەکەی سەیری کامێرەکەکە دەی چیت بەمێ ماریا حەزەکەی چیت بەمێ ها نقڵ یا مەساسا ها دەوەرە وەرە بۆ خۆت باش دەی قەی ناکە تۆ تەماش سەیریکە دەی ئاوەتا السلام عليكم. عليكم السلام ورحمة الله بخير وين أخوة من ياسر؟ زۆر سپاس دەکەین بابزانم لەگەڵ ڕۆژوا چۆن لەگەڵ ڕۆژە والله الحمد لله باش لەگەڵە ئەوەندە هاتوینە یعنی لە ڕەمەزانە هەمومان گفتۆ لە خۆ بەزێبێت الحمدلله بابزانم لەگەڵ قورئان خوێندون ئەوان وڵی ینی پێشتر کەم بوو بەڵام لە ڕەمەزانە و پێش ڕەمەزانی تر وردەوردە دەستمان پێ کردووە چونکە بە تایبەتی لەوێ لە لادیان لە لادیەکان حەزرەوشت کەمابێ خۆمان پێوە یاسین لەخوا بەزایسا مامۆسای مزگەوتەکەمان مامۆسا ڕازگۆ دەستخۆشی لێگەن لێرانە جوامانان دەرزێکمان پێڵێتوانێت لە خوا بەزیابێتتر وردەوردە لەگەڵ یاڕێن باشی تا چەند لە هاوتەمەنەکانت ڕازی لە ڕووی عیبادەت و پەرستشەکان وڵی لەخوا بەزیابێت باشن ینی هەر عادەتەن گەنجان ینی ئەکەونە ئەبنە دوو بەشەوە بەشێکیان بۆ عیبادەت و بەشێکیان بۆ ینی کارەکانی ڕۆژانیان هەر شتێبێ تر وردەورداوانیش خوا گەورە هیدایەتیانەدا ئینشاءڵڵا دێنەوە سەر ڕێڕاست ئینشاءڵڵا بابزانم لە گوندی عەسکەر تا چەند تەکنەلۆژیا گەنجەکانی مەشغوڵ کرد وڵی ئەگەر بێتە سەرەوە ئینە ینی زۆر زیاتر لەگەڵ تەکنۆلۆژیا تێکەڵ بوونە ئەگە بێتە لایەکترەوە بۆ خوێندنەوەش باشن لەخوا بەزیابێ بەڵام تەکنۆلۆژیا زیاترە ها لە ینی ئەم تەمانانی خوار خۆمانێ زیاتر بەربڵاوە تۆ لە ڕەمەزان و لە غیری ڕەمەزان ئیشێکی دیاریکرا هەیە پێوە مەشغوڵ وڵای خۆم سەرداشم لێرانە دوکانێک سەرداشیم هەیە پێشتر دەورم کردو دەوری حەلاقی ئێستاش لەگەڵ شاخوێندنە کە مەسمە ناحیاقچەلە لەگە هاوڕەکان لا ناخێن لە ئامادەیاخچەلە ینی تا چ قۆناغی ڕۆشتی لە چەری من ئێستا لە قۆناغی دەی ئامادەیم بەڵێ ئەی تا چەند لە پرۆسی پەروەردە و لە قوتابخانە وڵی ینی ئەگەر بێتە سەر شتێکی گشتی ئەوڵی ئەم ینی لە ساڵ 2015 بە دوای شتێکی باش نەبووە ترێ وەلحاصل لەیانەوە بێ خۆمان زیاتر بە دوای بچین خۆمان بەداداچوونمان نەبێ وەلحاصل ئەگەر باوکو دایکمان نەبێت خۆمانە بێ زیاتر لە کتێب خوێندنەوەیە بێت لە هەر شتێکترا بێ کاتەکانمان بۆ سەرف بکەین بەڵام لە بێتە دیاریکاو کرد بەرەوەردە شتێکی زۆر باش نیە لە کوردستانە ئەگەر خۆمان زیاتر بەرەو هانەیە بچین بەرەو پێشی بچین ینی زیاتر باشترە بێ بۆ خۆمان زۆر باشە کەواتە بۆمان دەرکەوت کە هێشتا پەروەردە محتاجە بە دەرەوەی پەرخۆی ینی پێویستە لە دەرەوەی پەروەردە کۆشش بکەی بۆەوەی کە لانی کەمە و قۆناغانەی کە لە بەردەم تا لە خوێندنا بۆی سەرکەوتوبی باشە تۆ کوڕێکی بە ئاگای گەنجێکی بە ئاگای الحەمدولله ئەگەر ئێستا ڕێگەت بدەم بڵم ئامۆژگارێکی گەنجان بکە پێت خۆشت چ ئامۆژگارێکیان بکەیت وڵی ئامۆژگاری گەنجانەوەیە بتوان زیاتر کاتەکانی خۆیان بێنە سەر کتێب خوێندنەوە هەر گەنجێکی بێر هۆشمەند و بێڕۆشنی لە دەرەچێت هەم بۆ خۆی بۆ داهاتوو خۆی توانێت یعنی ژیانێکی باشترکە هەموو داهاتوی وڵات و خەمخۆری وڵات و نیشتیمانە بێت
زیاتر بۆوانە باشترە من پێم وایە گەنجان لە ئەگەر بێنە سەر کتێب خوێندنەوە شتێکی زۆر باش و گونجاو بێت تۆ مەبەست لە کتێب خوێندنەوە خۆ منهەجی مەکتەب نییە کتێبی خارجی مەبەست ئەگەر بێت و کتێبی دینیەکان بە یا کتێبی مێژووی بە تایبەتی هەرچەنە یعنی سەرەتا خۆیان لە دین شارەزاکەن دوایەوە بێتە سەر مێژوو شتێکی گرینگە هەر لە سەرەتا و لە ئێساوە تا کۆتایی ئەبێ بنووسرێتەوانێ ئەگەر بێت و بخوێنرێتەوانەوە شتێکی زۆر باشە بێت بە تایبەت لە هەموو گەنجانە بۆ نمونە گەنجێک ینی بێ ئاگایە بتوانێت لە ڕێی هاوڕەکانەوە وەکو ئێمە ئاگاداریانکەینەوە بخوێندنەوەنە خوێندنەوە شتێکی زۆر باشە بۆ گەنج. قوربان سلام علیکم سلام چۆنی شکر باشی دەنگ و باست سەرچاوەکە بەخێر بێن باشی. خوا بەخێر بە سەرچاوم ئەوە چی وەڵام وێنجا دوورم وێنجە ئەم وێنجەیە کەی چاندووتە وەڵامی پارە هەر خۆی هەڵیاوەتەوە یعنی ئێستا ماوەی ئێستا دە ڕۆژ دووریمەوەی پاش دە ڕۆژگە بیدوورەوە یعنی ناگات 15 ڕۆژی دووریەوە ینی ساڵێککە پێویست ناکە دایچێنیتەوە ئەمە بۆ 7 ساڵە بەڵێ باشە ئەی چڵانی دەوێت ناوێک دەکە کێڵاتی تەواو تۆ تێ هیچی ناوێت تۆکەش بەسەرێواکەی نابێکی دەژێرەوە ینی مەبەسم ئەوەیە ئەم تۆیە کە جارێک چانت هەتا 7 ساڵیت کە نایچێت هەتا 7 ساڵەکەی چی ناوێت تۆ وێنجایی بچی وڵای ئێمە ئەمری مانگاوشتمانەیە مەڕمانی بەس ماگامانێ بۆ ماگامانە مانگا ئیخوات تاگەی خوا زۆر بە سوودی شێجارێ بۆ زەردوی زۆر باشە ئەی بۆ پاکردنەوەی ناوسکی ینی ئێمە تەبن لە بەیتەرەکان پرسیارمان کردووە لە وێنجە لە هەموو داوا دەرمانێ بۆ ماڵات باشترە باشە ئەمە بە معدلی سەوزە معدل سەوزە ئەی زستان دستان مدەیەک ئەوەسێ لە سەرمایە تۆزێک ئەوەسیەوەی هەر سەوزە بەس تۆزی ئەوەسێ لە کە تۆزێ جە خۆشبوویترە و زیاتەکاتەوە بەس خۆ حیوانی ئاوا تێ ناکەن ئیلا بەبی دووری اینجا دووری نەوەڵا بەزەی دوورین ئەی لەبەر پیان و لەبەر دەمیانە بۆژۆ نابێ و بۆ هین وای دانی کەنەکە دەبەر پیانە و نێخۆن بۆ حیوانی وردیش ڕەنگە زۆر باش بێت تایبەتێ گەر بۆیان هەڵواسی خۆی وێنجە عادەدەن ئەبێ ئەمڕۆبی دووری بەیانی بیدیە ئەوەندە بە قووە دەبۆ هەیە بیتەقێنێ ئێستا ئەم ماڵێک وەتە ناو دێن ماڵێ و کاک هەرێمە ئەلم دو ڕۆژە ماکانێک کرد ناوی ماگایەک و جوانەکەی تەقان بوو نابێ ئەمڕۆبیانی ئەمڕۆی دووری بەیانی بیدەیە ینی گەدانت سوودی باشترە زۆر بەخۆدا سوودی زۆر ئەگە بکەوێتە بەیانیانوێ ئەو جایە تۆزە سیر بێتەوە باشترە باش ئەی چۆن ئاوێتی وڵی فەرارە مۆداناوەیتر ڕانێتر بخۆی ئاوەدا ئاسۆڕێ ئاواکڵدا هەمووی ئاوەدا باشە جگە لە وێنجە چیترت کرد وڵایتر تەماتە و خیارە و ئیتر ئەو میواتانە هەمومان کردووە ئەوەی بخورێ تەڕی ئێرە یاخوا بڵێن ئەوەی کە پێگوتە تەماتۆ و باینجان و ئەم شتانە کەی پێگە وڵای ئێستا من تەمە زوو کردم وا کاڵکی کیلۆ تەماتەکە ئیتر 15 شەویکە تەماتەما پێگەیان الحەمدوللا بامزان ڕەمەزانی ئەم ساڵ کاتەکەی چۆنە خۆشە وڵی کاتەکەی بەنەسبمنەوە هەتا بڵێ هیلاکەم من بەڕاستی بەیانە تا هەشت لایم ئەیبێ ماڵات مێ تا هەشت لایم کوڕەکە دیزمەدە سعات یەکەوە چم هەتا چوار لایەنم ینی زۆر هیلاکەم پێێتەوە دیارە هیلا ئارە بەخۆیانی زۆر هیلاکەم خۆم وەرە تۆ ئاوە ڕۆژوەگری هەیە لە ژوورەوە ناوێرە بێتە دەرەوەڵە من ناتوانم بۆخوا من ساڵان لە ژووری ناتمە دەری ئەم ساڵ چکە لە دەریشم وزەم باشتریشە هاتەکەواتە ئەوە تا بۆمان دەرەکەوێ بەوە نییە کە وا ئازانی ئەگەر لە ژوورەوە بیتە دەرەوە و ئیش بکەی تونی و برسی دەبێتتر ڕۆژەکەت پێ ناگیرێ ئەوە تا تۆ بانی ساعت چەند ساڵ یعنی کە سام بۆ پاشێ و 10 دقیقە بۆ 3 ساوم ناتا ئەم دقەیە ئەشین لە بەیانی لە سعات 9 بۆ ئەو سعاتە خەوتومە ئیتر نەخەوتومە لە دەرەوە ژوومەوە ینی سعات من ساڵانش خۆشتریشە ینی باشتریش زوڵم باشتریشە ساڵان لە ژوورەوە خۆتم تەوا بێتاقە دەبم یانی مناڵ قسەیەک لەگەڵا عەسەبی بووم هەر لە خۆمەوە عەسابم بەرزە بەس شکر بۆ ئەم ساڵ بخوا ینی زۆر باشم هەچەنێ دەرێشم هیلاکم بەس لە پار باشترم مناڵەکان چۆنن وریان چۆنە لەگەڵ ڕۆژڵی لەخوا بەزیاد من کوڕێکم هەیە و ئەمری 90 ساڵە یعنی تا ئەسا ڕەمەزانی ناگە بەس شکر ئەم ساڵ بخوا بەڕاستی نوێژەکە ڕەمەزانێکە جارێ لەوەتی ئەم مزگەوتەمە بکراوە خوا خێری ئەو پیاوە بنووسێ یعنی بەڕاستی هەچی مناڵە قورئانە خوێنێ ئەوە هیچ نوێژانەوەی سامی قورئانە خوێنن ئیتر هەموو نوێژەکانمان بە جەماعەتە حاجی خێرێکی زۆر گەورەی کردووە
پێشی خۆش نییە باسیکەی ڕاستی وڵی شایانی وی باسیکەی بەڕاستی ئەو کابرای ئیشێکی کردووە لەخواوەجانی ئەم شاخشی ئەم سەوز کردووە ئەم مزگەوتە خۆشی کردو بەڕاستی ئەم مزگەوتە لەم جێگای نییە شکر بۆخوا هەمووی نوێژەکان بە جەماعەتەکەین ینی ئەو مناڵ هەمووی قورئانە خوێنن دەرسی قورئانیان پێڵێ مامۆستا ئیتر حاجیر خۆیان پێڵێ هەندێک فەقێمانێ بەڕاستی هەمووی قورئانە خوێن و پێش نوێژیەکەن و یانی شکر بۆخوا زۆر باشە بەس تۆ پێم بڵێ هینەکەوت داسەکەشت نازانم داسەکەم پێ ئەوە کوڕەکە بردی بۆ باخچەیە لەوێ جایە دووری ئەوە ئەمە لێرە بوو نائیکەم داسی ئەمە مداریەکە نەوەڵ هەر ئێستاوتم باسم کۆڵێک بدورم یەک دوو گۆرمانەوەڵە بە ئەم کۆڵیان بۆ بم داسەکانم ئێوارای دوورم بۆ بەیانی باشە زۆر لەسەر نایدووری نەوەڵ ئەوە ئێسابی لە بنتیش بیدووری ئەوە داسەکە کولا ئەگەر خۆی لە بنترە بیدووری نانە ئەوە خۆی داسی ئەم داسە ئەمە احتیال لێرە دام نابوو ئەگە ئیش لێ نەبێ ئەوەی کرد بۆ جیا تەمەەوە باخچێکمان لەوێ جیا زۆری تای دوورین ێواران بۆ ماگەشتێن ئەنوشتێتەوە وەک مزەلی وایە خۆن حەقدار نییە بە قوربانی چاوم یاخوا بەخێر بەڕێز بنا بەعکسەوە یاخوا بەخێر سەر چاوەکەم بەخێر سەر چاوم بەڕاستی ینی کەسێکی وەکو جەنابەت ئەبێ ورە بە ئێمەش لەبەرەوەی تۆ لە بەیانی زۆ هەڵساوی لە پارشەوەکە هەڵساوی نەخەوتویتەوە ماوەیەک چوی شوانی کردووە ئەجا دوایە وەرە ئیشی تر بکە مادام سحەتیشت خۆشە ئەوە بێ ورە بێ بۆ ئێمە دوێنێ ناپێرە حەو حیوانیش حەو بەرقم سەر بڕیوە هەر موشی مر کردووە هەر بەتەنیاش کەوڵم کردووە موشی مر کردووە لەسەر ئەوەش لە سیمای پیگا بێ جام دوورکردن هاتمەوە بە قوربانی چاوم یانی شکر بۆخوا خوای گەورە هیدایەتەدا بەتەشی برامەوەی بڵێ ناگیری ئەگیرە ڕەمەزان یعنی حول قوت لەخوای گەورەی تۆ بەس شانی دەبەری تخوای گەور بۆ داسانەکە خوای گەورە موفق چەند سەر ڕەشەوڵاتی چەند سەر مانگا زۆر ئەمە هەموو دێکەیە ناڵارەماری سەری تۆ لە بانی سعات چەندەوە ڕۆژ شوان لە نیوەڕۆ سعات 12 ئەی پێشتر چیان لەلا بوو وەڵام مامی لا بوو مامتی لەلا بوو باشە گاوانی خۆشە وەڵا باشە دەی باشە ئەی تۆ پێم بڵێ مانگەکان دوورە خەنەوە ئارەوەڵە تا چیانە وەڵا تا وشکەشی وێ بین وشکەشی بەڵێ بینیم زۆر تونیانە سەوزەجیان خواردبووە پوش وەڵا لەو دەشتاوی لێنی ئەوە خڕە و دەشار وشکیشە بۆیە ئارەوەڵە تۆ لە مەکتەب نیت بەرەوەڵە ینی مەکتەبی شەکەیت و شوانی شەکەیت بەڵێ داجا سلام عليكم السلام ورحمة الله وبركاته بخير بما مستقبل سپاسەکەن خوا لە ڕازی بێ مەمنونی سپاس دەکەم خوا بخير بن يا خوا بخيراتني كنال جوانا كشتانكم كهاتن بوم دي خنجلانتان بسر خوا لە ڕازی بێ متابعەمانەکە هیچمان بینیت أرى والله پیاوەکەم حەزی لە کەناڵی کەنیە حەزی لەم کەناڵانەی ئێوە خوا لێ ڕازی بێ ئێمەش دەستامازێکی بخير بن يا خوا گەورەی ئێمن ئازیزی سەرەتا بپرسم زانم لەگەڵ ڕەمەزانە چۆنی والله شکر باشم بەردەوامین الحمدلله تۆ پێم بڵێ هاتوچی مزگەوتی شەکەن ئینشاءالله ئەرە وەڵا خێری حاجی ئەنوەر بنووسێ بۆ خاتری گەورەی خۆی ئەو مزگەوتە خۆشەی بۆمان کردووەتەوانێ ئەرە وەڵا لە یەکەم شەوە ئەڕۆین تەراویحەکان الحەمدلله بەڕێک و پێچی ئەنجام بەڵێ لەخوا بەزیاد بێ باشە تۆ بە خۆن لە ماڵەوە خواردنوشت دروستەکەی یا شکر کەبانووی تر وەڵا شکر کابانم نییە سێ کوڕمژنی هێناوە باوکەکەم کوڕی ئێستا و بووکی ئێستا بە لادێ ڕازینین چاوەکەم وانە کچە حیاتەکەشم شووی کردووا لە دوکانەوە کچێکشم لە زانکۆت خوا دوعای بۆکەن نەجاعت بێنێ خی گەورە مەفەقی کا و سەرکەوتو بێژ لەگەهی هەموو ئەمەتی محەممەد ئەخوایە تۆ پێم بڵێ پێشتریش لە ئاسکەر بووی ناوەڵا لە گۆپتە بە حیاتەکە بووم ئەی ئەوە برازدان بوو مامۆستا شوانە فەرمووت باشە ئەی لەکەوە لە گۆپتەپەی لە ئاسکەری بوو 2 ساڵ بوو شەڕی عێراق و ئێران بوو 2 ساڵ بوو والله 2 ساڵ بۆ شەڕی عێراق و ئێران بوو کە من هاتم لێرە شوب کردووە با بزانم ڕنج و
کوێرەوەری چەندتان بینیوە لێ وڵا ڕەنجمان زۆر بینیوە بڵان خۆزگە ئەنفال نەبووە خۆزگە ماڵباکم خلاص نەبوونایە خۆی ئیشکردن لە ساغا کاس بێ بە ئارەقی ناوچوانی خۆت بیکەی حەڵاڵە نەک چاو لەم مەعاشەی ئەم نەوتە زەبە لە حەش بێ زۆر ڕاستە با بزانم وەختی خۆی ئێوە لێرە فەلاحەتیدا مەزۆریە کرد بزانم چیت کردووە لەگەڵ پیاوەکە تا فەلاحەتیتان کرد وڵا لەگە پیاوەکە مامۆستای گیان گەنممان کردووە جۆمان کردووە شملیمان کردووە نۆکمان کردووە هەتا ڕشکەشمان کردووە نۆکە حیاتەکەمان کردووە تووتنە حیاتەکەمان کردووە مەرەزەمان کردووە ئیتر تەماتە و لۆبیا و بامی و هەموو شتێکمان کردووە ئەی با بزانم حیوانداری حیواناریش بوو ئەرۆڵا مانگامان هەبووە بزنمان هەبووە مەڕمان هەبووە ئێستا شکر هەمە مامۆستا بەس حیوانم نەماوە ئێستا بەس مانگام هەیە ئێستا ئەی مەشکەژاندن و ئەوانەتان هەبوو بەڵێ ئەرۆڵە مەشکە ژەندنمان هەبووە وەختی خۆی شتێک هەبوو تورەکەیەک دویان تەیە کرد دوای خەسە بۆ بە تۆراخ بەڵێ ئەجا دوای ئەگەر هیوا هەبوو ئەی خوارد بەیانیان هیوا هەبوو کە نەمانە خوارد ئەمان کردە سەلوک و ئەمان نابان داڵانەکە ویشکە بۆوانێ بۆ کەشک بۆ جستان شتێکی تریان پێ کرد وەکو عیلاج یەکێک هەتاو بیبردایە خۆر بیبردەهە ئارۆڵە ئەوەی هەتاو بیبردایە بە تۆراق جوان جوان چاوریانە کرد لە هەموو دکتۆری ئیستا باش بوو تۆراخەکە بە تەنیا یاخود پنگە و نعناوشتیش وەڵای هیوا هەبوو بە تەنیا بوو هیوا هەبوو کابانی زۆر بووە بێتاقەتیە چ ئەوەنە پونگەیە هێنا ئەیکوتا و ئاوەکەی تێکرد جوان چاوریە کرد بۆی عیبینە با بزانم پارشێوان ئەو کاتە باسی ئێستا ناکەین کە نیعمەت زۆرە الحەمدوللا ئەوەندە شت زۆر مامۆستا ئەو ساکەش کەرەی کوردی هەبوو هێلکە حیاتەکە هەبوو داندووەکە بوو بەخوا لە هەموو شتێکی ئێستا خۆشتر بوو توش نەخۆشی نێبووی مامۆستا ئێستا پێیوانە ئارۆڵە ئەوانە بزان بەر و تەنور و ئەوانەتان یوڵا تەنوریشمان هەبوو نانیشمان ئێستاش تەنور ئێستا دوو تەنورم هەیە یەک کولێرم هەیە یەک نانتیریم هەیە هەر زەمان زوم تێک نەداوە من مامۆستا لە هەندێک شوێن وازام لە مەنتیقەیە بە پێوە نانەکەن ژنان لە هەندێک شوێن دانیشتن و نانی درێژیان ئەو نانە درێژەکە عیب نەبێ ئێرانە ئێمە ئەیکەین پڕ بە پرس سەر دەرخۆنەکە ئەو نانە کوردی حیاتەکەی خۆمانە بەس ئێران عیب نەبێیان ڕفێدەکەشیان درێژ بوو بەڵێ هی ئێمە نان خڕە ئێنان هەڵاتەشمە ئەوەندەونە کولێرەکەشمە ئەوەنە بە کونجی حیاتەکەی پێوەکەن جوان دەیخوا مەفەقەکەیخوا با بزانم بە چەند ڕۆژ جارێک نانێک ئێستا وڵا ئێستا مامۆستا لەوێ بڵێم لە مانگەکە دووجار نانەکەین لەبەرەوەی هەڵاتە زۆرەکەین بە 3 ڕۆژ یان هەموو بەیانیان 3 کولێرە 4 کولێریەکەینەوە لە مامحاجێکیشم پرسی وتم دڵی ئێستا خۆشترایی قەدیم سەد دڵی ئێستا بەقە دڵی قەدیمێک نییە بۆ ئەو کاتە دڵ خۆشتر بوو ئەو هەموو ڕەنجە هەبوو ئەو هەموو عزیێتە هەبوو کەچی دڵش خۆشتر لەگەڵ جیران ڕازگۆ بووین لەگە کە سوکار ڕازگۆ بووین دوو لە ڕوتەوە ئەو ڕستەی بۆشمان دێن هەر بە پارەی دزیە هەر ڕستقی پرۆپیرێژنە ئەسن ئەو ڕستقی بەدەستێکی پیس ئەکردن و ئەیهێن خوازانێ چییە هەمووی بەسەر چووە وانە ئاردەکەمان خوازانێ گەرمی چ وڵاتێکە بۆمانە هێن گەرمە بەسەر چووە بۆمانە هێن هەمووی نەخۆشیە چەندێ وەسائل زۆرە مامۆستا هەمووی نەخۆی بزانم کەسێکە دینی ساغە لە ئەوەش بپرسی بزانانی ڕەحم و شەفەقەتی ئەو کاتە و سلێ ڕەحمی ئەو کاتە زۆرتر بووە ئێستا ئەو کاتە ئێستا ڕەحم هەر نییە مامۆستا ئێستاوە ئەو هەبەیەکەوە دانیش وەستاوین قسەی خۆشەکەین بەخوا حیساب برازان بۆ هەمووتان کردووە بڵام بەخوای مامۆستا وەک جاران نییە نا بەخوای جاران مام هەبوو مام قادر داوت هەزار ڕەحمە لە گۆڕەکەی ئەگە حیوانێکمان سەر بڕایە هەمویان وردەکرد ئەیان شۆریەوە سووریانە کردەوە گۆزەی گەورەمان هەبوو گۆزە ئەمان ئەیان کردە ناو گۆزەکەەوە ئامۆژنێکم هەبوو کۆی بوو ئەم جارێک و ئامۆژن دەبا هەنێک گۆش دەرکەم مامێک و بامیوانمان بێ ئەیگو بامیوانمان بێ قاورمان پێگووانی قاورمان پێگوت ئایان قاون ئێستا کووە نەوەڵا ڕحمینەمان با بزانم تۆ ئێستا سەردانی کچەکان و کوڕەکان و ئەوان سەردانی تۆ سەردانی ئەوان چۆنێکی ینی بەس وەڵام من بە کەمی مامۆستا ئەبێ ڕاست بڕۆم وانە مامۆستا وا سەرم سوێ بەش و نەگەمە ئێوارێ من کابانم نییە لێرە من تەلەبەم هەیە لێرە خوالێم نەستێن لەگە هەموو ئەمەتی محەممەدە ئیتر مامۆستا بڕۆم بۆ سلێمانی و بڕۆم بۆ دوکان و دکتۆرە حیاتەکەم لە کوێ بڕۆم بۆ کوێ مناڵەکانیشم دەرزەکان لە قیسە چیە وانە ئەکاتە سەر ئەوەی من ئەم سەفەرم کرد مناڵەکانم تەنەزولەکەن لەبەر ئەوە ناڕۆم بەس دێن مناڵەکانم سەردان مەکەن هەتا کوڕەکەم ئەڵێ بێڕەحمی خاڵێکم هەیە ئەڵێ بەخوای گەلێک بێڕەحمی ناسگەڵم خاڵێجان با مناڵەکانم تەواویکەن سەردانتانەکەم
ئەرە وەڵاهی مامۆستا من لەبەر ئەوە من سەردان ناکەم خی گەورە مافقت کە یاخوا دوعای خێریش بۆ ئێمە یا ڕەبی خوای گەورە چاک بۆ هەموو عومەتی محەممەدکە بۆ ئێمەشکا بە خااتری ناوجانەکانی خۆی ئەم ڕۆژ و نوێژوانەمان بەزدا نەڕە بە خااتری گەورەی خۆی یا ڕەبی سەرجار یا ڕەبی خوای گەورە ڕحمەتی بە ڕحمەتمان بۆ نێرە بە خااتری ناوجانەکانی خۆی بەوای دوانەوە هەمومان نەسووتێنێ خوای گەورە ڕحم بە بێزمان و بە تەیر و توالکە بە خااتری ناوجانەکانی خۆی یا ڕەبی بەخر بەست خوا دەمە ڕۆمیێوانمان بە سپاس دەکەین بەدڵ بەدڵ بە شوێنەی کەش لێشین فەرقینی هەر ماڵێەوە یاخوا بەخێر بێن سلام علیکم بەخێر بیتەوە باشی وەزە چۆنە چاچی دەنگ باسە شکر باشی چاکی شکر باشی سپاس دەکەم وڵا الحەمدولای ئەمە باشین تۆ چۆن والله ئەو هاتبینی بابا باشە لەلا وڵاخانە دووریانە خێوە ئەرە وڵا دەیبین بۆ لەوەڕ نیە ئەم ساڵەکە لەوەڕ کەمە لەوەڕ ئەرەوەڵا بارانەکە ماشەڵا جابری شکر ئیرادی خۆیە لەکەیەوە بردوتن لەکەیەوە لەلایەوە والله وەسێ 4 ساڵ بەس لە بەیانەوە ڕۆشتی ئەڕۆم باخێک کە من تەنیژی باخەکە و تۆزە لەگەڵ باخەکەش خەریبی بۆ بێتاقی ئەرە وڵا خەرشی باخەکە ئەی باشە زەحمە نابێ بڕۆ ها من نابێت جاگە تۆ شتێ بۆ خوا بێ ڕەم بێ یارمەتی ڕاستە خوا هیدات بەخوا تونیشمە بێ واخین شەبلەتی خوای گەورە لێ خۆ بەڵام تۆ لە بەیانیەوە چوبی بۆ ئیش و لە لای وڵا دەوری دەونی و هاتمەوانی و هەتا دەوری لێ شتێک تۆزە ها هیچ نەخۆتی نەوەڵا کەمەخەوە ئێستا وەختی چیە لە ناوباخە جاڕنە چییە وڵا دەبێ پاچی کەیتەوە جیاڕنە و پاچی کەیتەوانێ و تۆ پێم بڵە باخی چیت هەیە وڵا باخی هەنارم هەیە و هەنجیرم هەیە و ئەوانە زیاتر خوای گەورە مەوفەقت کایە خۆ ئەی زرعاتی چ وڵا زەرعات هەندێک تەماتەم کردو هەر بەشی خۆی ئەوە ئارە وڵا ئەوە دێنێ بۆ فرۆشتن نیە ئامان نییە هەر هینەکەی هەر بیرەکەی بە مانگاکەش هەر بەشی سپیاکەی خۆی بکە ئینسان بەشەکە و قلەقلەی برۆزنی و خوای گەورە سەلامەتەکە دەست بکەرە ناوی دەی بزانم چ حەزم لە چی دەی تۆش تۆ وەرە بازانم ناوتان چییە مەڕۆ ئەخبارەتان پرسم دەی وەرە بازانم ناو چییە ناو چییە ئارین ئایلین چی خۆشەیە بۆمان بڵێ شتێکمان بۆ بڵێ گوناحین ئەکەی بەدەمەوە دەی شتێکم بۆ بڵێ بزانم زۆر شتێکی خۆشم بۆ بڵێ باش من هیچ فێر نەبووم هیچ فێر نەبوویت هێشتا 5 ساڵم هێشتا 5 ساڵی ئەی ئەم عیاریە چییە فێری بوویت ئێستا ئەڵێ هیچیش نازانم دە تۆ سەیری کامێرەکەش کە بابینەرانش ببینن تۆ زۆر ئاخڵی تۆ زانی تو ئەوە نەئاخلیت چێ بۆی باس کردی چێوتی تۆ ئاخلی ئافرین ئەوە منیش وتم تۆ ئاقلی باشە ئەم جرەش زۆر جوانە پیرۆزە نابزانم ئەم کچە ئاقڵە تۆ ناو چییە لیە تۆش زۆر ئاقڵ و شەرمن و ئەم قشە جوانانەش زۆر جوانی تۆ ئەی تۆ شتی خۆشمان بۆ هیچ نازانی بۆ شەرمەکەی چه ناوی تۆی ناوە مامە سەرکەوتم و هەردی مامە سەرکەوت وڵاسا لێرە نیە ێ بابزانم ئەو ئەی بیدەم نقڵ بە کاکانە بیان نەمێ ها تۆ بیانەی تێ دەها تۆ بڵە وەرن نە ئەوە نا بۆیان بخوایان دەی بڵە وەرن دەی بابزانم ئێوە ناوتان چییە؟ ناو ڕێڵە ئەی تۆ بەردوان زوان ئافرین چێ شتێکمان بۆ وڵێ بۆ شتێکمان بۆ بڵێ بۆ تەلەڤیزیۆن بۆ بینەران گوناحن باش شتێکیان پێشکەش سوزانم شتێکیان پێشکەشکەن شعرێک شتێک پێکەرینیان پێشکەشەکەن پێکەرینیش باشە پێکەرین بەچی پێکەن قسانە ڕاست پێ بڵە بزان بەچی حەپی پێکەنینتان خواردووە ئانی ئاوا لێ بکەم پێکەنینی دێ
مامۆستا گیانەوە دەما سیاسەت و مەرارەت بەسەر هات هەمووی ئەوە بوو ئاهاما لێ وڵایی بەتابەتی ئەم منتیقەیە زۆر جارێک سووتانی زۆری تیا بوو زۆر بەخواز چیت بۆ بە حسکەم نازانم بەسی چیکە لە شۆفیا بوو وڵای برا ئێمە لەم ئەسکەرە دانیشتین دەوری 200 ماڕە بوو بەڵێ ئێتر هەموو کوڕی چاک و ئافرەتی چاک و ئێتر وەڵا مامۆستا گیان ئەوەندە نامەتی ماندی و خۆشی ماندی و ئەمەم و کوڕە جوانە و کچە جوانەمان لە دەستدا کوڕەکانم نەفیرانمانە نەقاچاغمانە نەشتمانە ئەو منداڵانم ئەوەندیان ڕق لە مەقسەد لە جاشێتی و لە شت بوو دەیان گوت ئێمە هەر مەڕداریەکەین هەر مەڕداریمانە کرد و فەلاحەتیمانە کرد و تووتنمانە کرد و دێکی بێمشکی لەو ئاژاوە بوو ئەندێ ئیش و کار چت کردووە لە ڕابردوو ئێمە باسی پێش پرۆسی ئەنفال و ئەوانەکەین پێشتر کە تۆ گەنج بوویت و ئاوا مناڵ بوویت و ئەوانە ئەو کاتە زۆرتر بە چی و مەشغوڵە بوون باوکت و ماڵی ئێوە بە چی وەڵا مامۆستا گیان هەر بەمە ڕوومار بای خۆمان هەموو کەسێک نا اختیداری دوو بزنیە هەروە بوو ئەو کەسەی کە مەڕووماڵاتی هەبووە کە دەیانگوت دەوڵەمەنە باوکم کە هاتووەتە ئێرە هەموو جارێ بە ڕەحمەت بێ داکم ئەیجێڕایەوە ئەیگو باوە 3 مانگای جبوریمان پێ بووە 3 مانگە ئەو زەمانە سەید ئەحمەدی خانەقا لێرە بووە کوتێتی داکم سەید بووە بە بۆنەی داکی شێحسێنی سەیدەوە تێکەلیان هەبووە کوتێتی فەقعالی بۆ ناچی لە عەسکەر بۆ خۆت سێزادە بەرە و بچۆ لەوێ دوکاندانی مەدەیە دوکانی داناوە دیارە ئەو کاتە ئەسکەریش قڕەباڵە بەڵێ هەبووە ئیتر فەلاحەتیانە کرد و تووتنیانە کرد و ئێمە فەلاحەتی ناکرد باوکم حەزی لێ نەبوو بەس 50 سەرمەڕ و 6 مانگا جوورمان هەبوو و ڕەخمان زۆر ئیتر وەڵا هەر خەریکی پەرێز و ئیتر کۆل کێشان و مەشکە ژەندن و باخ و ئەوسا باخ کەم هەبووە باخ تازەیە ئاوی ئەسکەر ئەچوو بۆ هەیدەر بە گۆبتەپە ئەچوە نارنج کوژراو لە پشت گۆبتەپەوەیە ئەم شێخانەی خۆمان دەیان برد لەوێ ئەیان کردە مەرەزە ئیتر چەند مالی تیاوە ئەسکەرمانە نەبوون تۆ چوو بێرە تێ کرد و کاکا چوو بێری تێ کرد و چاوت و کوشت باشە با بزانم ئەو کاتە لەگەڵ عیبادەت و ڕۆژ و نوێژ و ئەوانە ئاچون چاک بوون بە قورئان زەلامە هاتەوە هەبوو هەلا هەموو کەس شوێنێ بە دیندار هەبووە دینی قایم بووە هەبووە ئیمالی کردو وانە هەبوو ئیمالی کردو هەموو جارێ بە پیاوەکە خۆمە چوار برابم چوارای لە چاوم ئەموو باش ئێوە بۆ چێسنەوە بۆ زۆرما گوێ لە مەلا ڕاگرن دەتخوا بخوا لە ئێرە درەوەکەمان کەین باشتر ئیسراحەت کەین باشتر ئەموو جارێ بەڕەحمەت بێ شورایەکەم حەمەد ئەمینی نابوت ئەیگوت تۆ دەمەشەمە ئەیگۆ دەمتانجێ هیچی لێ نازانی ئەیسبێنێ نامری ئەیسبێنێ نامری دەمبوو لێرەوە ئەنجا دوور بووم فەلاحەتێکەمان سواری کەرە بوون هاتنەوە بۆ جۆمە دینداری دێکی بێدین نەبوون پیاو کوژ نەبوون نەکەر ئێمە بەس ئەهلی ئێمە تافەی ماری باوکی باپیرەی ئارام و وریا ئەمانە هەر بە فەلاحەتێ و مەخشوور بوون تووتنیشمان کەمە کرد توت 7 غاریان گەنم زۆر کرد ئەو ساوەک ئێستا نەبوو دنیا هەمووی تەلە و باخە و بیرە و ئەمیا سیاشێ جێڕا ئەو دوو سیاشێ جێڕا سەرچاوە ڕووی بۆ نارنج کوژراو باشە باوە بپرسین جاران هەندێک ژنی قەدیمی هەبوون سەر و کڵاویان لەسەر بوو اینجا زۆر جار لە مەولودا یا لە شایە چێشتیان لێنە کڵاویان دروستە کرد هەموو هەیان بوو وەڵا ئیتر مامۆستا مەولود دەکرا و شای ئەکرا و پیاو ڕاز بڕە ئەو زەمانەش ئیسانە بێ ڕاز بڕە ژن و پیاو تێکەڵ نەدەبوو زەمانە لەم 1-2 ساڵەیە تێکەڵ بوو تێکەڵ نەدەبوو ژن لە هۆدەی بوو کە هەرە پەڕی کچێ پیا دیارە وانە ژوورێ هەرە پەڕیتن بە دەوری بوو پیاژ لە و هەموو پۆشتە و بەرداغ هەموو چەفتە و کۆرە چەفتە و کۆڕوانە و کراسی جوان و سەر و کرا و کەوا و دەسمار و چارۆگۆمانە کرد کەوامانە کرد ژنی حەدی چی بوو بەبێکەوە بچێ بۆ سرایی گەورە لە عەسر بەلا داکمەی گوت هەمە مندار بوو برامە ئەوەتە ماری
ذكر يا بابا هاكم سيد وأقول لا عسر بولا وحما بزربو بيم خوجني برونا داري عاشو عليم تعصب شيخ خديم أقول كرم عربي كسر هذا وندا قلت يعني أقرتيا بنت وزي باشرة أقرتيا أنا بن لحد حما حرمتك قيمتين أقول ناهي حما بالزربية كمان باجي عصري ده أو منعي بصر شانها قربان سلام عليكم عليكم السلام ورحمة الله ئەگەر یەکێک گەنج بێ لەم کوندی عسکەرەیە بەس چێوە مەشغوڵە بێ ڕۆژانە کاتەکانی بەس چێ باتە سەر وڵی ئێمە ئیتر ڕۆژانە خەریکی تۆپێن و ئیتر شەویش لای ئەو دوکانە کۆمەڵک دانیشین و ئێتە گەڕان و سەیران و ئەم شتانەیە باش ئەی لە ڕەمەزانە بەرنامەتان چییە؟ وڵی بەرنامەکانی ڕەمەزان ئیتر تۆزێ جیاوازە بەس لە لادەیە بەحقەت ینی شیشی واش نییە بڵێ خۆمانی پێوە خەریکین باشە هەز دەکەم ساحەیەکی زۆر باشتان هەیە ئەو ساحەمان هەیە بەڵێ ئەوە ساڵ ئیتر ئەوە بڵێ کاتی ڕەمەزان دەوری تیاکەینەوە و زۆر کاتیشکەش دەوری تیاکەینەوە تر خەریکی تۆپێن و شتان هەیە گەنجەکان باشە با لە مامۆستا بپرسم بزانم لە ڕوانگەی کۆمەڵاتی و ئەوانەوە سیلەی ڕەحم و هاوکاریکردنی یەکتری و ئەوانە چۆن هەیە بەخێر بێنە خەسەر چاوم وەڵاهی لە خاوەزای وەکو گوندی عسکەر خەڵکێکی زۆر کۆمەڵایەتیە تاوەکو ئێستا بڵێن کەسێنەوە بڵێن تەقەیە بکرێت لە دەیەکە سەعات دویشۆ بە ئەم ناودیا بڕێ کەس ناڵێت چیەکەی لێە وەکو کۆمەڵایەتیش هەرە وەزیەکەین قورکارێکین کابرا ویشیشی بێ ئەم شتانە هەموو ئەەکەین نەخوابێت زۆر باش هەستەکەم تازەوە وردە وردە خەریکی باغدارین خەڵکی گوندەکە تا چەند ئەگەر یەکێک ئەزمونێکی هەبێ لە باغداری و بەسەرن بۆ منە لەسەر شێوازی درەخت هێنان و هەروەها درەخت ناشتن و ئەوانە متور بەکردن و ئەمانە تا چەند هاوکاری وەڵی هاوکاری یەکتر زۆرەکەی من نەڵێم خۆمەڵەکێشم متور بە زۆرەکەم میوە بەڕەمەتر باخی خۆشم لە خوارەوە ئایتر بە پێی توانە ئەوەی فریا بکەوین یارمەتیەکەین لەخوا بەزیابێ زۆر باش با بزانم لە ڕەمەزانە تا چەند گەنجەکان بەرنامەیەک تایبەت بخۆیان دائەنێن مەشغوڵە بن بە عیبادەتەوە واروە ئەو ماوەیە لانی کەم دانن بۆی کەی جۆرێک لە دەمەزارکردنەوەی عیبادەت و وەروەها ئیمانەکان بکەن سپاس بۆخوا سەرەتا بەخێر بێن لە ڕەمەزانان لە شەوان و لە ڕۆژانی ئێمە دوو مزگەوتمانێ هەردوو مزگەوتەکە لەخوا بەزیاد قەرەباڵغا پێنج فەرزە جەماعەتی تیاکرێ و لەخوا بەزیاد بێ شەوانی ڕەمەزانی مزگەوتەکانمان قەرەباڵغا بە گەنج و لاو و پیر و هەموو تەمەنەکانەوە هەتا ئافرەتەکانیش ڕۆکەنە مزگەوتەکان لەخوا بەزیاد بێ زۆر قەرەباڵغا زۆر گلەی لە گەنجی ئێستاکرێت کە ئەوەندەی مەشغوڵی شاشەکەی مەسەن مۆبایلەکەیەتی ئەوەنە ناپەڕژێتە سەر لایەنە کۆمەڵایەتەکان ینی بە کوردەکەی زۆر کۆمەڵایەتی نیە گەنجی ئێستا تۆڵی بەتەکیید ئەوە وایە بەڵام ئەو لایەنی کۆمەڵایەتی تا ئەگەی ساگە ڕنگدانەوەیەکی ینی ئەوتوی لەسەر گوندەکان نەبوو لەخوا بەزیاد بێ ئێستا دەستی هاوکاری لە گوندەکانە زۆرە بەتابێت لە گەنجەکانە خۆمان ئێستا پێ ڕێنگە زمان هەیە بۆ منە هەر لە گوندی ئاسکەرە ئەسیم بۆ وەرزش لە یاریگا زۆر کات بێکەوەین لە سەفرا بێکەوەین لە جمع و جەماعەتا بێکەوەین یانی ڕۆحی هاوکاریمان زۆر زۆرە لە ناو گەنجەکانە لە ناو لاوەکانە لە ناو پیرەکانە لەخوا بەزیاد بێ لە لادەکانە ئەو شتانە زۆر زۆر باشە با بزانم ئێوە ڕۆژێکی تایبەتتان هەیە بەوەی کە تیاکۆ ببنەوە مەسەرن وەکو سەفرەیەکی گشتی بکەن واروەها لەو با بڵێن مناسبەتەیە کۆمەڵک پرۆژە کۆمەڵک شت باس بکرێت وەڵاهی ئێمە وەکو شتی گشتی ئێمە کۆمەڵی گەنج ئەتوانین بەڵام ناخۆشترینش لای ئێمە سێی پێنجە ڕۆی چیمەبارانەکەی ئەو ڕۆژە ئێمە کۆ ئەبینە و یادی چیمەبارانەکەینەوە زۆر بەداخەوە باشە ئێرە چ ساڵێک کیمیایی بەرکەوت پێم وابێ هەشتا سەی پێنج دوایەوە بەر پرۆسی ئەنفالیش شیمایی لە دوای ئەنفالیش کرا ئەیتر ئەوەی ئەنفال شیمایی کوشتیەوە دوای ئەنفال بی لەگەڵ بۆ ئەبتەبەوە ئەم مەتەقی قڵاسەکە بە دەیخوای گەورە سەلامەتان کان ئینشاءالله و عاقبەت خێر بن ئینشاءالله سوپاستانەکەی الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين
إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. بەڵە خۆشەویستان بەم شێوەیە لە گوندی عەسکەر کۆتایمان بە بەرنامەی ئێوارانی ڕەمەزان هێنا بەر لەوەی دەستی ماڵاوەیتان بۆ بەرز بکەمەوە خۆحافیزیتان لێ بکەم ئەمەوێ سوپاسی کۆمپانیای دۆلفینسی بکەم بەوەی کە سپۆنسەری بەرنامەکەی کردین تاکو بەیەگەشتنەوەیکی دیکە و ئێوارانێکی دیکەی ڕەمەزان لە شوێنێکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ